بەڵێ دیارەشانەی ڕاگەاندنی ئەمنی عراق وڵاوی کردێتەوە بە پێی ئەو زانیاری هەواڵگریانەی کە هەیان بووە بە شێوەیەکی گشتی لەلایەن بنکەی پۆلیسی پردێوە لیوای سیویەکی سوپای عراق لە گوندی ئەحسار لە سنووری شارچکەی دووبێز ناوچەیەک هەبووە کە 5 گولە کاتوێشا یاخود بڵێن لە شێوەی موشک ئامادەکراوە کە ئاراستەی موشەکەکان ڕۆ هەولێر بووە پێش ئەوەی بتەقێندرێت یاخود ئەوەی کە بە شێوەیە لە شێوەکان ئەو ئامانجە پێکێکە بۆی دیاریکراوە هەریەک لە بەشی هەواڵگری پۆلیسی دووبێز وهروەها پۆلیسی پردێوە لیوای سیویەکی سوپای عراق و هەواڵگری عراق بە شێوەیەکی گشتگیر توانیوانە بستنە شوێنی ئەو کاتوێشانەی کە ئاراستەی هەولێر کراون بە شێوەیەکی گشتی ڕۆ هەولێر ئامادەکرابوون دەستی بەسەردابژی لە ئێستادا و 5 کاتوێشەیە کە ئامادەکراوە بە پێی زانیاریانە ناوی کەڕادا و لە گوندی ئەحسار ئامادەکرابوو لەلایەن هێزە عراقیەکانەوە دەستی بەسەرداگیراوە لە لێکۆڵینەوە دەستی پێ کردووە کە چێ لە پشت دانانی ئەو کاتوێشانەوەیە بە شێوەیەکی گشتی هەریەک لە هێزە ئەمنیەکانی پردێ دووبێز و سوپای عراق و بەشی هەواڵگری سوپای عراق و هەواڵگری پۆلیسی کەرکووک لە شارچکەی دووبزن بۆ لێکۆڵینەوە لە چۆنیەتی ئامادەکردن و ئەو دەستێک کە لە پشتی ئامادەکردنی و کاتەشوێنەوە تاوەکۆی بندرێت بە هەولێرەوە لێکۆڵینەوەی لەسەر دەکرێت. بەڵێ سۆران سپاس بۆ زانیاری.